خاتری 5 دەرەجە 50 ڕێ ئێ توخواوە ئیشە ناژێتەوە خۆش لەوایە هەر کەسێ پرسیاری لێکردی ئەمڕۆ ئیمتیحانی چیتە بەڵێ بەس ئەوە نە ئەزانم بە ئەلف دەست پێکانی ئەحیا یا بە میم دەست پێکانی مێژووە جا ئەمە پێ ناوترێ خۆ بە زانین و خۆ بەش زانین نا خەڵکانێک هەیە خەڵکەکان چەند جۆرێک جۆرێکیان بە باشیەت بۆ لادەڵێ چۆن باش سعید کردو شکور الحەمدولله تۆژەڵێ الحەمدولله ئەمە لە سەدا تۆزێکە وانە ئەمە باخەکەی کاکە چۆنی وەڵا زۆر باشم زۆر باشی وانە پێی ناخۆشە یا بۆی ڕەتفعلی چییە جاری وایە ئەوەت کردووە بێتەوە وایە وانە ئاگادار بە خوشک و برای بەڕێز جا دڵنیا بە ئەوانەتان تووشە بێت تۆش نیات کردبێ یا کردبێت یاڵێ کامەیە چی چۆن وەڵای ڕاستەکەی وەڵای خۆ تۆزێکشم بیر ماوە وەڵا تۆزێک لەبەر ئەوە نە پرسیارکە ئیمتیحانی چییە نە باسی ئیمتیحان کە چووی بۆ ئیمتیحان نە بزانە باس بەس بزانە ئەحیای تەواو چۆن ئەحواڵە باشی دەمێکە لە میلیۆنە برادراتەکەمان چۆنەوە الحەمدوللا و ئەحواڵپرسین شتیکەمان نییە بچۆن ناوەکەت دۆزەرەوە کە لەگەڵ دەرگای کرا چۆ ژوورەوە دەرگای ژووری قەعەکانی ئیمتیحان کرا بڕۆ ژوورە دانیشە مناقەشات مەکە ئیمتیحانی چی و چی نییە لەوانەیە کەسێکی زیرەک بی لە مەکتەبەکایە وەسەط بی موشکیلەمان نییە ئەگە زیرەک بێ وەقڕ بەسەرە 50 کەس پرسیارە لێغا لەبەرەوە زوو خۆکە بە ژوورەوە ئەگەر وەسەتیش بی خەڵک وازی لێ نادێت ئەمە دڵنیان هەمووی وەسەط بەرەو سەرەوە تەمەڵ نییە لە عالەمە ئەزان تەمەڵ نییە تەم ئافەرم بارەک الله فیک کەم تەرخەممان هەیە تەمەڵمان نییە بارەک الله کەواتە خوشکان و برایانی بەڕێزم بە ئیسراحەت سترێس لابن فشار لابن لەسەر خۆتان دەرەجە ئەڕوا نمرە ئەڕوا ڕجاءن وریابن کە شوویتە ژوورەوانێ کاشی کامێرەوان ئەتوانین ڕێستێک وەرگرین یەک دەقە دوو دەقە کە توویتە ژوورەوانێ ڕێستێک وەرەگرین هەر لە شوێنی خۆتان وەسن هەناسەیەکی خۆشەوە مژن شتێک هەیە پێتان دەڵێم بەشێکی کەماومانە لەو محازەرەیە باسیەوەمان کرد ئێستا چوتە ناو قاعی محازەرە بەڵام ئەوەی یەکشتمان لەبیر چۆ برای بیرێنیانەوە ماڵیەوە بێت ئەو خواردنانەی ئەڵێن بەیانیان چی بخۆین بەیانیان توانین هەموو شتێک بخۆین بەیانی ئیمتیحان باش وایە خواردنی قورس نەخۆین مەسەلەن هەیە حەزەکە سەر پێ بخوا با نەیخوا کەباب و سەر یا هێلکە توانین هێلکەش خۆن بەڵام زۆری مەخۆ لەبەر ئەمانە بۆ تۆزە مەعیدە پێوەی عەزیەتە خوا ئێمە ژەمانەوێ بەیانی ئیمتیحان مەعیدە زۆر عەزیەت نەخوا مێشک عەزیەت خوا باشە لەبەرەوە زۆربەی خوێنەکەمانە بچێت بۆ مێشک نەک بۆ مەعیدە خواردنی سووکە ماستە و پەنیرە و جۆزە و هاکەدا باشە باش ئێستا وتمانشینە ناو محازەرەوە ناو قاعی ئیمتیحانەوە چوویتە ناو قاعی ئیمتیحانەوە باجەکەمان پێ شامان ناوت فەرموچە ژوورەوە باش دوعای چوونە ژوورەوە ئیمتیحان ئەوی لەبەرێتی بیخوێن ئەوی لەبەرینی لەش پێیا بکە اللهم ادخلني مدخل صدق واخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا والحال كمرة دعاء خوێنی کاتێک کە نازانم ئەشتە ئیمتیحانەوە باش ئێستا چوینە ناو ئیمتیحانەوانە دوعاکەمان خوێن ئەوڕێتە ژوورەوانێ جارێ وەرەقە دابەش نەکراوە ئیمزا ئەکرێ لەسەر هینەکان و چی و هاکەدا وا باشە کە تۆ ڕۆیتە شوێنەکەی خۆت دۆزیتەوە بۆی وتمان زوو بچۆ بۆی ئیسراحەت بی چۆ شوێنەکەی خۆت 5 دقەی ماوە تا 5 دقەی وەرەقە دابەژەکەن تۆ دانیشە بە ئیسراحەت لەسەر مێزی دانیشتنەکەت کورسێکمانە دەنێ لەسەر شوێنی دانیشتنەکەی خۆت بە ئیسراحەت دانیشە ئێستا بۆتانەکەین بۆی بزانن چۆن شوێن دا ئەنیشیت لەسەر شوێنی ئیمتیحانەکەی خۆت ئەمە شوێنی ئیمتیحانەکەی منە دانیشتوم ئەو شێوازە ئیسراحەت دانیشە خۆت مەترسێنە خۆت مەشڕۆژێنە خۆت تووشی هیچ ناڕەحەتیەک مەکە بە ئەسڵ لەبەرەوەی چیان لێ نەمی من دانیشتم باش دانیشتی بە ئیسراحەت هەناسەی قوڵ هەڵمژە هەناسەی قوڵ چۆنە خوشکان و برایان ڕجاءن خەڵک ئەڵێی هەوا بە پارێ والله هەوا بە بەلاشە وایە ئێمە چۆن هەناسەی ئێرەمانیش ناکە هەوا نایەتە ئەم مەنتیقە یعنی ئێرە زەختی لەسەر نییە هەمیشە وا هەناسەی فەقیرە خوڕەکە سوورەکانیش سەری لێ تێک شووە هەرێ ئۆکسیجین بێ یاسیەوە دوو کامیان لێ تێک شووە برا خوشەکەم بە ئیسراحەت سکت هەواکەوا بەرە ناو گیانتەوە کە زەخت خاتە سەر سکت اینجا سنگت پڕکا بەو شێوازە بەس هەیە تەنها ئێرەی پڕکا ئەوە هەڵەیە وریان باشترین ئیسفادە لە هەڵمژین بۆی مێشکت ئیسراحەتکە ئەوەیە زەخت بچێتە سەر سکت اینجا سنگت پڕکا بۆی
هەموو ماسوولکەکە هەموو سیەکەت بەیەکەوە ئاوها پڕ بێ لە هەوا وازەحە بجا ئاگاتان لەوە بێ ئەمەش ئەو پاشان پاشان دوای ئەوە چوونە ناو قاعی محاضەرەوە و دوعاکەشمان خوێن و دانیشتین و هەناسەی خۆڵمان نا بیر لە ئیمتیحان مەکەرەوە ئێستا هەوڵ وابزانە لە شوێنێکی سیاحی خۆشای چاو داخە داوای هەناسەکەم وازانە لە شوێنێکی سیاحی خۆشای لەسەر کەنارێکی دەریایت ئەمەد بۆیە پێ ئەڵێن بۆی مێشکت ئارام بێ بۆ ئیسراحەت بێ وا هەست کە ئێستا لەسەر دەریایەکیت بە ئیسراحەت هەوا هەڵەمژی و سریەکانت پڕ کردووە لە هەوا و سێری ئەو مەنزەرە جوانە ئەکەی کە خوای گەورە دروستی کردووە ئاو و شاخەوە هاکە 5 دقەی پێچێت هیچ قورس نییە لەوانەیە بەلابانەوە عەجیب بێ مە چی چاودا هەمووی چاوداخەو هەناسە هەمژە و بیرکەرەوە وەکو جارەی کە باسمان کرد هەموو سەعی تویکەی لە 120 مەسەلەکەیە لە 180 وتمان چییە؟ ئامانجەکە دیاری بێ لەبەر چاوت بێ ئیشی بۆ بکەی وازەحە وهاکذا لە ئیمتیحان دانیشتووی 5 دقەی سەر وەرەقەکان دابەشە بێت و ئێدەنە جەناب و وەرەقەی ئیمتیحانەکە دێنێ و ئیمتیحانی ئەحیایە ئەڵێن کە دەفتەرەکەش وەرەقی دوعایەکمان هەیە توانێ بیخوێنی رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا كۆمەڵێ دوعا کۆمەڵێ ئاەت بخوێنە چکە وتمان هەموو ئیشەی جەناب تێکەی هەمووی پابەندە بەوەی کە خوای گەورەی یارمەتیت بات چکە تەواو چووتە ئیمتیحانەوانە سیلاحەکەت کێیە؟ خوا عەقڵیشی چییە؟ خوایە ئەگەر خوای گەورە عەقڵەکەیش نەخاتە کار جوان بە دانیشی بەقەڕە بخوێنی وەکو برادرەمان کە کردووی فەقیرە یان قەزمەوەیە ئەبێ ئەو پەڕی خۆزەویلکردن بۆ خوای گەورە دەرببڕی تا خوای گەورە یارمەتی ئەو عەقڵە بە ئەو مەعلوماتە باتەوە نەک وەکو برادرێکی ئێمە بەداخەوە وتمان کاکە تێت چەند بێنیت وڵی 98 هەڵ ئاوا 98 باش کاکە 98 بۆچی هەر خۆشە پۆزی پێوە لێم یانی کاکە کۆمۆنیکەوە نەکڕی باشە بە هەر حەڵ ئاگادار بن خوای گەورەش تاین لەگەڵا نابێ پۆزی چی لێی بەسەر خوایە خۆ ئەگەر یەک نیو سیسی یعنی نیو ملیلیتر لە هەوا با تۆ زیەکەی قەناکە سیسیەک لە هەوا بچێتە ناو خوێنتەوانە لەوانەیە تۆ پێی بمری بچێتە ناو یەکێک لە بۆرەکانی کە با بۆ مێشک خوێنە با بۆ مێشک بۆرەکان بچووکن باریکن نەیگرێت و خوا عەفوی کا و بینێژن چوارە ئەڵڵاهو ئەکبەری لەسەرکن ئەگەدار بە ئینسان هیچ نییە بەرحەڵ دانیشتین و ئیستراحەت و وەرماگرت و دوعاکەمان خوێن مێشکمان سافە تەوەکەل عەلە الله ئاەتەکانمان خوێن و دوعاکانمان خوێن و مێشکمان پڕە حەوقاتەکەمان بڕیوە ئەمان و پیاە کێشیەتە دەرەوە بسم الله پرسیارەکان 6 پرسیارە هەر 6 بخێنەرەوە 5 پرسیارە هەر 5 بخێنەرەوە نەڵی یەکسەر یەکەم و جواب بەرەوە نا تۆ کە شتەی بێژە ئیمتیحان و هەستەکەی هیچ نازانی بەس کە ئەڕۆیتە ژوورەوە پرسیارەکان ئەبینی مێشکت یەک بێگەیان ناسێتەوە ئەمان ئەو بەشەیە ئەمان ئەوەیە ئەمەشانەوەیە یەک بێگەی زانێ وەڵا ئەمان قورسەمان ئاسانە یەکسەری زانی وانە ئەمە قورسەمە ئاسانە مۆسەتە ئەمە یەکەم جواب هەر 5 پرسیارەکە 6 پرسیارەکە بخێنەرەوە بە تەفسیل بە 10 دقە زۆرترمان ناوێ بیری لێ مەکەرەوە بەس بیخەمزانە باسی چیەکە ئەی کامیان ئاسانە هەڵی بژێرە مەسەرەن 6 پرسیارمان هەیە 6 پرسیارمان هەیە پرسیاری یەکەم لە هەمووی ئاسانترە تۆ چیەکەی بە پرسیاری یەکەم دەست پێەکەی بە پرسیاری یەکەم دەست پێەکەی باشە بۆ نمونە 6 پرسیارمان هەیە وانە پرسیاری یەکەم پرسیاری دووهەم پرسیاری سێەم پرسیاری چوارەم پرسیاری پێنجەم و پرسیاری شەشەم 6 پرسیارمان هەیە هەمووی بخێنەوە بە 10 دقە سێرەکەم پرسیاری دووەم لە هەمووی ئاسانترە بە زووترین کات جواب بدەمەوە ناڕەحەتیشم ناکات 10 دقە چارەکێ جواب بدەمەوە و 20 لە 20 ژێنم الحەمدولله یەکەم ئەمەیان جواب بدەمەوە بە 20 دقە جواب بمایەوە 20 دەرەجەم هێنا ورەشت بەرزە بەڵام ئەگەر خۆتکەی بە فسفس باڵەوان ئیلا قورسەکە حەلەکەم ئیلا قورسەکە تۆ حەلەکە ئاگادار ئەگەر بڵێ ئەمە حەلەکەم بۆ پێنجەم قورسە ئیلا حەلەکەم نایزانەکە ئەوە نیە هەر نایزانی نا تۆزێ قورسە لە خوارەوەی لە مێزاکرێتە لە خوارەوە بێت تۆزە بیری لێ بکەیتەوە ڕەتیکێ بە شتێکەوە اینجا بێت هێشتا هیچ جواب نایەتەوە ورەت بەرز نییە کە بۆت حل ناکرێ و 50 دقە 40 دقە نیو سەعاتی پێوە ئەکوژی بۆت حل ناکرێ سێرەکەی ورە دەڕوخێ حلم نی ئیلا بێ زەربی لێ وا بخۆت ئەڵێ ئیلا زەرب ئاگادار بە زەرب لێمەیە و زەرە لە خۆت و مامەساژمەیە پرسیاری دووەم ئاسانە بۆ نمونە جواب بەرەوە
دوای ئەوە پرسیاری چوارەم ئاسانە جواب بەرەوە 45 ڕقم ڕۆیشتووە 40 دەرەجەم هەیە هێشتا چەندێکم ماوە 2 ساعت و چارشێکم ماوە ورەشم بەرزە 3 پرسیارم ماوە هیچ نییە بسم الله ئێستا ورەت بەرزە عەقڵت ئەها سەرەتا کاچی بۆ تەمرین نەبێ ئیحمایە بکەی لە سەرەتاگە پرسیارە قورسەکە حەلکەی وەکو وابێ پێ بڵێن کاکە 250 زەخت کەوت داینێرەوە خەن نایتوانم ئەبێ ئیحما بکەم و غەزوە پاڵانژ بێ ئیحما بکەی و خۆی گەرم کە دەدەقە چارەکەی نیسا ئینجا توانێ وانە لە سەرەتایە بۆ ئەوەی ئیحما بە زاکرێت کەی بێ پرسیارە ئاسانەکانی پێ حەلکەی وایە مرحلەی یاری جوایە لە پلەیستێشن وشتا پرسیاری ئاسان بڵێن یاریەکی ئاسان مرحلەیەکی فکرەیەکی قورس ئەم فکرە قورسە یارمەتی تایە مرحلەکەی دوایەوە حەلکەی ئەمیش عینەشتە ئەمە ئاسان بوو ئەمە ئاسان بوو مێشکم کراوەتەوە ئێستا گەرمە وتوەکە گەرمە بەدڵی خۆ کراسی پێ وتوەکەی چی پێوتەکەی پێ بکە گەرمە ئیشەکە اینجا یان بۆ پرسیاری یەکەم وەسەتە وەسەتە بەڵێ سێ لقە ئەلف و با و جیم ئەلف و جیم ئەزانم باکە زۆر دڵنیا نیم بەجێی بێڵە بەجێی بەڵێ مەجای بۆ بەجێ بەڵە وینەوە سێری دوایی ئەمە چەندم حەل کرد سەعات و نیوێک ڕۆیشتووە 2 پرسیارم ماوە پرسیاری ئەمەش وەسەتە ئەمەش جواب بەدەمەوە مەسەرەن سێ لقە هەر سێشی یەشی نیوەی زانم جواب بەرەوە یەم پێنجەم و شەشەم هەردووجە قورسە فارقەکەم ئەمە 2 لقە ئەمە سێ لقە ئەم 2 لقەیەکیشیان نەزانم هیچیان نازانم ئەم سێ لقە دوایان نەزانم دانەیەکیان نازانم کامیان جواب بدەیتەوە شەشەم بۆ چونکە ئەگەر ئەمە جواب بیتەوە دەهێنی لە 20 بەس ئەگەر ئەمە جواب بیتەوە دوایان نەزانی هیچ نەبێت 14 سیانزە هێنی کامیان باشترە سیانزە 3 دەرەجەی فەرقە ئێمە شەڕمان لەسەر پۆینتە نەک دەرەجە واضحە بەفیڕۆی نەیکرۆ بڵێ قەیسیەکە برادرە چوو ئیمتیحانات دەرەوە معدەلی باش بوو تەنها چۆن جواب باوەتی وەڵڵاهی زیادە ڕوویم نەکرد تو گوناح خۆڵ ناگرێ بای 50 سین جواب بایەوە پێ بۆ کاکە ئەمە زیادە ڕێی بکە کەواتە ئەمە تەرک ئەمە جواب بدەنەوە واضحە اینجا ئێستا 2 ساعات و نیوم ڕۆیشتووە نیم ساعتم ماوە ئیسراحەتێک هێن بە مێشکم ئەتوانین لە بینی پرسیارەکانیشە ئیسراحەت بێ بە مێشکت 1 دقە 2 دقە زیکرێکە دوعایەکە قسەیەکی خۆشە نوکتەیەکە هەوارانەوە هەڵمژینەکە ورەدانێکە بە خۆت ورە بە بە خۆت واضحە ورە ئەدەی بە خۆت واضحە وانە ئێوەش پێتان وایە کە بێ ورە بەم بە خۆتان فەلەبەر ئەوە لەو نیم ساعەتی کە ماوتە چیەکەیت ئەو نیم ساعەتی کەوت ئیسراحەتەوە بە خۆت هەوایەکی خۆش وتمان بیر بکەرەوە لە شتە خۆشەکان و ئامانجەکەتت لەبەر چاو بێ ئەوەشمان تەواو کرد 25 دقەیمەوە ئەو لەقەم تەرک جواب نەداوەتە جواب بەرەوە اینجا ئێستا ئەو کاتەیە کە پێویستەکە عەقڵ ئەو پەڕهێزی لێ بکەیت تا بداتەوە ئێستا تەواو گەرم بووە هەرچیشی پێ بڵێ بۆ تەکە اینجا نظامێکمان دانابوو بۆ ئەوشتت بیرکەوێتەوە وتمان ئەگەر شتێکت لە بیر چۆوە بێت نەکەوتەوە نظامی چی بەکارێنی SMS نامە نییە SMS یعنی ستیت یعنی شوێن بیرکەرەوە ئەو بۆ نمونە ئەم لەقیبا ئەم بیر ناکەوێتەوە لەم پرسیارەیە باسی هۆکارێکم بووە بۆ من باسی ئەوم بووە کە پەیکەرە ماسوولکەت لە چی پێگاتەوە من بیرم ناکەێتەوە بیرم ناکەێت بیر ئەەکەمەوە ستیت شوێنەکە شوێ بوو لای کە سەعیمە کرد لای پەنجەرەکە و لای مبەریدەکەەوە نزیشی گرمەوە لە معلوماتەکە باش حاڵەتەکەم چۆن بوو گەرمان بوو سەرمان بوو تووڕە بووم دڵم خۆش بوو وەسەد بووم هیلاک بووم ئەوەش حاڵەتەکەمە باشە ستیت ئەی حاڵی عەقڵم چۆن بوو هیلاک بوو یا هیلاک نەبوو باشی وەرەگریا باشی وەرناگرن ئەم سێ معلوماتە شوێنەکەت خۆت لەکوێوە دانیشتە بووی حاڵەتی عەقلی و بیرکردنەوە چۆن بوو ئەم سیانەکەیتەوە بیری خۆت لەگەڵ یا معلوماتەکە ئۆتۆماتیشی هێت ئەگەر نەها و جارێشکە بیکە ئەگەر نەها وازی لێ نێنی بڵێ بەخۆ ئەرنایە بەجێڵم وە بەجێشتن نییە وەرە بۆ ئەم لەقەی کاکە بەجێ وێشتووە ئەمە جواب بەرەوەی جابسەسەرەوە یعنی بستی بە قەرز نایی سانتیمی بە کەس نافرۆشی هەمووی جواب بدەیتەوە واضحە ئێستا لەوانەیە کێ بڵێ باشە من ئەگەر دووەم ئاسان بێت یەکسەر دووەم جواب بەمەوە لە لاپەڕەی یەکەم یا چی بکەم نا دوو حلمان هەیە ئەگەر ئەتەوێشتەکە و بە جوانی و ڕێکوپێکی بڕوا ماشەڵڵا ئەو دەفتەرەی کە ئەمان نەنێ ئەڵەی لێفی زۆر درگەورەیە وەرەقەشی زۆرە ئەگە وەرەقەشکەم بێت توانی داوای وەرەقە بکەی فەلەبەر ئەوە ڕەزیل مەبە لاپەڕی یەکەم دانێ بۆ پرسیاری یەکەم لقی ئەلف لاپەڕەکەی کە بۆ پرسیاری یەکەم لقی با واضحە لاپەڕی دووەم بۆ پرسیاری دووەم لقی ئەلف ئەو دوی لقی با سێم لقی ئەلف لقی با هەر لاپەڕێ و بۆ لقێک مشکلە نەبێت دە دیێڕە چوار دیێڕە پێنج دیێڕە قەی ناکە پەڕە زۆرە کاکە وایە وانە پەڕە زۆرە ئەو کات کە دووەم ئاسانە شوێنم بۆ تەخسیس کردووە دووەم جواب بێم و اینجا چوارم اینجا ئەمە بۆم واضحە خوشکان و بران ئەمە